بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین کە لە ئاڵقەشتری بەرنامەی ڕچەی زانایان لە خزمەتی ئێوە عەزیز و خۆشەویستدا دەبین بۆ پێناسکردنی مامۆستایشتری ناودار و هەڵکەوتوو. بۆ ئەڵقەی ئەمجارە لە خزمەتی مامۆستایەک دەبین کە زیاتر لە 50 دانە ساڵ خزمەتی میحراب و مینبەر و مامۆستایانی زانستە شەرعیەکانی کردووە و هەروە زیاتر لە 50 مامۆستای پایەبەرز لە خزمەتی جنای مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرتووە. جا ئەو مامۆستا بەڕێزە لە هەموو کایەکانی ژیانە توانێتی ئەسپی خۆی تاودا، هەم لە سەحوەی ئیسلامی و هەروەها هەم لە ڕووی کۆمەڵایەتیە وەکو پێشەنگ و پێشەوا و باقی کایەکانی تری جنای مامۆستا. ئەویش ڕێزار جنابی مامۆستا مەلا فەتاح ئاروزەریە. دەخوازین ئەوەی عەزیز و خۆشەویست تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان من بۆی بزانین سەربردە و خزمەتی جنای مامۆستا لە چ پلە و پێگەیەکی بەرزی زانستی و کۆمەڵایەتیە بووە تا ئەوەی کە ئێمە بتوانین خەسڵەت و سیفەتی جنای مامۆستا بکەینە قوتبە و پێشەنگ و پێشەوا بۆ هەموو لایەکمان. تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا فەتاح نەسڕوڵڵا ئاروزەری، زانا و مودەڕیس و موفتی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری بە یەکێک لە زاناکانی کوردستان و ناوچەی پێنجوێن و شارباژێر ناسراوە. ناوی مامۆستا مەلا فەتاحی کوڕی سۆفی نەسڕوڵڵای کوڕی مەحموود قادری بناویانی پێنجوێنە. لە ساڵی 1926 لە گوندی بناویان هاتۆتە دنیاوە. هەر لە مناڵیەوە باوکی خستوویەتیە بەرخوێندن، هەر لە سەرەتای خوێندنیەوە وریایی و زیرەکی پێوە دیار بووە. بۆیە زوو گوند بەجێ دێڵێت و ڕوودەکاتە شار بۆ درێژەدان بە خوێندنەکەی. لە سەرەتای پەنجاکاندا بڕوانامەی زانستی وەرگرتووە و 3 ساڵ لە گوندەکەی خۆی خزمەتی پێشکەش کردووە و هەر لەوێ ژیانی خێزانی پێکهێناوە. دواتر لە کۆتایی پەنجاکاندا دەچێتە گوندی ئاروزەر، لەوێ حوجرەیەکی گەورە بنیاد دەنێ و وەک ئیمام و خەتیب و مودەڕیس چالاکی زانستی و چاکسازی کۆمەڵایەتی دەست پێ دەکات. گوندی ئاروزەر لە چاودەوروبەریدا گوندێکی پێشکەوتوو بووە لە بواری ڕۆشنبیری و ڕامیاری و ئابووری و دووکان و بازاڕەوە. خەڵکی گوندیش تەواو ئاین پەروەەر بوون و هەمیشە هاودەم و پشتگیری مامۆستا و حوجرەکەی بوون. بە شێوازێک بۆتە مەڵبەندێکی زانستی چاڵاک و پێگەیەکی مەزنی کاریگەر لەسەر دەوروبەری. مامۆستا هەموو تەمەنی خۆی خست بووە خزمەت بە زانست و تەدریس و وانەوتنەوە لە حوجرەکاندا و خاوەن حوجرەی خۆی بووە کە هەموو وانەکانی تێدا وتۆتەوە. مەزنترین ڕۆڵی بینیوە لە پێگەیاندنی فەقێ و فێرخوازانی شەرعدا تا ئەو ئەندازەی بەشێک لە فەقێ و فێرخوازانی ئەو ئێستا مودەڕیس و ئیمام و خەتیبن و هەندێکیشیان مامۆستای زانکۆن لە سۆنگەی زانستە بەرفراوان و شارەزابوونەکەی لە فقهی ئیسلامی. ئەندامی چاڵاکی یەکەم لیژنەی فتوا بووە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە کە چەندین بابەتی گرنگیشی کردوتەوە و ڕوونکردنەوەی لەسەرداوە و فتوای دروستی لەبارەوە پێشکەش بە خەڵکی کردووە. دەستێکی باڵای بووە لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و گرفتەکانی ناو کۆمەلگا و بەرپاکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی ناوتیرە و خێزانەکان. مامۆستای ئاروزەری لای مامۆستا باش و دیارەکانی ئەو سەردەمە خوێندنی تەواو دەکات. لەوانە مامۆستا مەلا محەممەدی شەل و مامۆستا سەید نەجمەدینی نەوتی و مامۆستا مەلا سەید غەفوری بەرزنجی و مامۆستا مەلا ساڵحی گەورە لە هەڵەبجە و مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخی. تاوانەکان لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخی تەواو دەکات. هەر لە خزمەتی ئەوە لە ساڵی 1954دا بڕوانامەی زانستی لە ئاهەنگێکی پڕشکۆدا پێدەدرێت و مێزەری دەکرێتە سەر. مامۆستا مەلا فەتاح ئاروزەری تەمەنێکی پڕ لە شکۆمەندی و زانست و فتوا و تەدریسی بردەسەر تا دوجار لە بەرە بەیانی 34 2013 ماڵ ئاوایی یەکجاری کردو بەرەو خزمەت پەروەردگاری گەڕایەوە.
لە گۆڕستانی قرگەی شاری سلێمانی بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر بە خاک سپێردرا. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، لە خزمەتێکێک لە کوڕەکانی جەنای مامۆستا پێمە بەر کوڕە گسکەی جەنای مامۆستایەوە میراریگرێکی زانستی جەنای مامۆستایە لە خزمەتی بەڕێزانە دەدوێن بۆی کە ژیانی جەنای مامۆستا مەلا عەبدولفەتاح ئاروزەری بۆی کە خزمەتگەلێکی زۆری هەبووە، قوتابیەکی زۆری پێگاندووە و هەروە بڕوانامەیەکی زۆریشی داوە بۆی ئێمە لە سەربردەی ژیانی جەنای مامۆستا زیاتر حاڵی بین و قوڵ بین و تێدا لە خزمەتی ڕێزدار جەنای مامۆستا زیاتر گەنگەشە دەکەین. مامۆستا بەڕێز سلام عەلەیکوم. عەلەیکوم السلام ورحمة الله. مامۆستامە لە دەستپێکی بەرنامە کورتێک لە ژیانی جەنای مامۆستامان بیست. دەمەوێت لە زاری بەڕێستانەوە وەکو کوڕی جەنای مامۆستا پێم بڵێ دەستپێکی خوێنی مامۆستا هەم ئاشنای مامۆستایەکانی بین، هەم ئاشنای ئەو شوێنانەمی کە مامۆستا دەرسی لێ خوێندووە تاوە کاتێک کە بڕوانامەی زانستی وەردەگری و لە خزمەتی شێ. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێرنتانەکەم، دەستخۆشیم هەیە بۆ ئەم بەرنامەیە کە ئێوە پێی هەڵدەسەن لە هەڵدانەوەی لاپەڕە گەوهرینەکانی ژیانی زانایانی کورد و مامۆسایانی کورد، ئەو هەموو خزمەتێکەوە ئەوان پێشکەشیان کردو بە کۆمەڵگەی کوردی لە ئاشتەوایی و دۆستایەتی و لە گەشانەوە و دینداری و بواری کۆمەڵایەتی و تەنانەت بواری ڕامیاری و بوارەکانی دیکەی تریش. دیارە مامۆستا مەلا فەتاحی باوکم بەڕەحمەت بێت دەستپێکی زانست و زانیاریەکەی لە لای خاڵێکی خۆیەوە بووە کە باوکی پێی خۆش بووە بخوێنێ. باوکی مەسۆفی نەسوڵا مەشهور بە پیاوێکی خواناس و دیندار و بەڕێز بووە. حەزی کردەوە کە کوڕێکی هەبێت ببێ بە ئەهلی عیلم. بەخۆی مەلا نەبووە؟ بەخۆی مەلا نەبووە نەخێر، بەڵام پیاوێکی زۆر ساڵح و مەشهور بووە بەوەی کەسێکی بەڕێز و خواناسە. ئەمیش دەچێتە لای خاڵێکی خۆی قورئانە خوێنێت و هەندێک لە دەستپێکی زانستە شەرعیەکان، بەڵامی تر دوایی ئەوەڵێ من هەر نەتوانم تقریبا لە گوندی خۆیان نەبووە، زیاتر ڕۆیشۆتە دای گوندەکانی دەوروبەری لەوەچێ ناوی ئەو گوندە بە تەواتی سە لە یادم نەبێ، بەڵام دوایەوە هاتەتەوە بۆ لای باوکی لە گوندی بناویان بووە کە لەوێ وتێتی باوکەی تر من تەواو شتێکم خوێندووە و ئیزنی داوم. دوایی ئەوێ بچێتە لای شوێنێکی تر کە چێتە شوێنێکی تر لە شێخەڵمارێن، بەڵام لەوێ زۆر قەرەباڵغیە گەبێت توانایەکی وها نابێت کە ئەم دەرسەکە بخوێنێت، تا سار دەبێت توانێت تا ئەندازێک ئەگەڕێتەوە بە باوکی ئەڵێیتە من تاو با نەخوێن. ئەو گوندانی ناوت هێنان مامۆستا سەربەکان پارێز هەمووی سەر بە پارێزگای سلێمانین و لە منتیقەی شارباژێڕن. ئیتر دواتر باوکی پێی ناخۆشە بێت کە نەخوێنێت، ماوەی 2 ساڵێک لە خوێندندا ئەبڕێت، دوایی پێڵێ ڕۆڵەگیان. دەزانیەوە تەمەنی چەند بۆ کاتە مامۆستا؟ لەو کاتەیە تەقریبەن تەمەنی 12 ساڵان بووە، 10 ساڵان بووە، 12 ساڵان بووە، تازە پێی ئەکەوێتە سەر پێ. ئیتر دواتر پێیەڵێن ڕۆڵە بڕۆ بخوێنێت، چونکە بەڕاستی تۆ بدەوێت خزمەتێ بکەی بە کۆمەڵگەی کوردەواری بە دیندارێتی لە ڕێگەی ئەهلی عیلمەوەیە و وتراوە خەڵکی هەمووان مردوون ئەهلی عیلم زیندون، ڕۆڵە بڕۆ بخوێنێ ڕەوانەیە. ئیتر ئەو دوجار بڕیارەدا کە شوێنەکەی خۆی بەجێ بێڵەوە بێ بۆ سلەیمانی بۆ خوێندن لە مزگەوتی مەڵکەندی ئەو کاتە. لای مامۆستایەک مامۆستا عەبدوڕەحیمە یەکێ بگەوناوەوە دەزەکا بە خوێندن لەگەڵ کۆمەڵی مامۆستای هاوڕێدا کە تەنانەت یەکێک لەو مامۆستانەی کە لەگەڵ یا بۆ پێکەوە بوون و خوێندویانە مامۆستا مەلای پارەزانی بووە، مامۆستا عەبدولعەزیز پارەزانی. مامۆستای پارەزانی کە خاوەنی کتێبی ژیاننامەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، یەکێک بووە لە هاوڕێکانی کە پێکەوە خوێندویانە و تەنانەت باسی پارەزانیەکە کە چەنە کەسێکی چاوکراوە و وریا بووە لەو کاتەدا. دوای ئەوەش جارێکی دێتەوە بۆ سلەیمانی، دێتەوە بۆی کە بخوێنێت، پێیڵێن بڕۆ بۆ هەڵەبجە. هەر باشیان ڕەفیقەکانی پێدەڵێن، هاوڕەکانی پێڵێن لە هەڵەبجە مامۆستا مەلا ساڵحی گەورە هەیە، بڕۆ بۆ لای. ئەویش یەکی تر لە قۆناغەکانی ئەوەیە کە چێ بۆ هەڵەبجە بۆ خوێندن لە لای مامۆستا مەلا ساڵحی گەورە. بە تەعبیری باوکم بەڕەحمەت بێ کە دەیفەرموو ئەمن ڕاستە زۆر عیلمم لەبەر کردبوو، زۆر کتێبی مەتنی لەبەر بوو، کتێبی لە نەحوە چەند مەتنێکی لەبەر بووە، لە سەرفا چەند مەتنێکی لەبەر بووە، تەنانەت لە فیقها
یعنی زۆر تێیپەڕاندووە، یعنی زیاتر لە 20 کتێبی ئاوا لەبەر بووە بە لەبەرکردن کاتی خۆی کتێبەکانیان خوێندووە. ئەلفی ئیبن مالیک 750 شعری ئەلفی ئیبن مالیکی لەبەر بووە لە تەمەنی 65 ساڵیدا دەورێ کردو. من لە یادمە مناڵ بووم کە بەیانیان دوانی وژی بەیانی دەوری دەرسەکانی کردەوە چونکە دەرسیشی بە فقێ ئەوتەوە. دەیفەرموو من نابینا بووم، بەڵام مامۆستا مەلا ساڵحی گەورە چاوی پێدام بەر چاوی ڕوون کردمەوە توانیم لە عیلمەکان تێبگەم، مەکۆی لەبەری کردو بەرەو قۆناغی تێگەشتن ڕۆیشتەوە. و دەیفەرموو مامۆستایەکی زۆر کارە، مامۆستا مەلا ساڵحی گەورە لە هەڵەبجە، پڕ فەقێ مزگەوتەکەی، پڕ عیلم حوجرەکەی، پڕ دەرزوتنەوە و دەرز خوێندن کە بۆ بە مەڵبەندێکی گەورە لە شاری هەڵەبجە. دواتریش جارێکتر دێتەوە بۆ سلەیمانی بۆ خوێندنی دەرس. ئەو کاتە یەکێک لەوانی کە دەرسی وتۆ بە ڕەحمەت بێ زانای گەورەی کورد مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بووە کە دەرسی وتۆتەوە. ئەو کاتە لێرە بووە لە سلەیمانی بووە، پێم وابێ لە مەڵکەندی بووە. ماوەیەکیش لە لای مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس دەرسە خوێنێ، بەس لە تیفەیەکی خۆش لە بینیانە ڕوو ئەدا بەعتیباری مامۆستا مەلا فەتاح زۆر کتێبی لەبەر بووە و زۆر مەتنی لەبەر بووە. کۆمەڵی پرسیاری کردووە لە ئاستێکی بەرزترا بووە لەوەی کە فەقەکانی مامۆستا یعنی خوێندویانە. مامۆستا مودەڕیس پرسیاری کرد، مامۆستا مەلا فەتاح لە دەرسەکە پرسیارەکە لە مامۆستای مودەڕیس سەبارەت بە هەندێک بابەت. جا بە کورتی مامۆستا مەلا عەبدولکەریم دەرزبانی کاڵی ڕۆڵیگیان ئەوەی کە تۆ دەست داوەتی ئەمانە پێی ناگەن، سەر لەوانیش تێگەچێت ئەتۆش لەوە چێ دواب بکەوی. من پێشنیارە بۆ ئەەکەم کە بچۆ بۆ لای مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخی لە دارولسەلام لە مزگەوتی دارولسەلام بۆ ئەوەی کە لەوێ تۆ دەرسەکانی خۆت تەواو بکەی. لەلای ئەوەی چی نەخوێند؟ با هەندێک خوێندووە بەس کەم بووە. لەبەر چی ناردیەوە لەگەڵ ئەو بەرداو نەبوو؟ لەبەر ئەوەی کە ئاستی مامۆستا مەلا فەتاح بەرزتر بوو لە ئاستی ئەو فەقیانی کە ئەو دەرسیان پێ دەڵێ و پێی خۆش نەبوو بوو ئەمان پەلە لێ بکە و حەزیشی نەکردو مامۆستا مەلا فەتاح دواب بکەوێ و نبوغ و وریایی تیا بوو بێت. لەبەرەوە مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی لە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس بەتەمەنتر بوو و مەشهور بوو لە سلێمانیا، تی پێم خۆشە تۆ بچیتە ئەوێ. دارە ئەو چێتەوە بۆ لای مامۆستا عەبدوڕەحیم مەڵێ جێگە نییە، کەڵێ جێگە نییە ئەگەڕێتەوە بۆ لای مامۆستا ئەحمەدی شەل لە مزگەوتی ئەوەی باسمان کرد لای مەڵکەندیەوە. لەوێ چێتە خزمەت مامۆستا ئەڵێ قوربان نازانم دێمە بۆ ئێرە و چیم ماوە تەواوی کە مەڵێ تۆ لای ئێمە تەواو کردووە، بڕۆ بۆ لای مامۆستا عەبدوڕەحیم دڵنیا بە بزانێت کە تۆ فەقێکی چالاکی و تێکۆشەری و ئەو نەگرنگی بەوانەکان دەیت، ئەو زۆر ئەم کەسانی خۆشەوێت تۆ قبوڵەکە. ئەڵێ وڵا قوربان چوومەتە لای، بەڵام من چۆن پێی بڵێم من ئەوەم، لەبەرەوە کوێتی جێگەمان نییە من هاتوومەتەوە. وتی فەتەحیان پەلەمەکە بڕۆ دووچەرخەیان پێوتوە ئەسپ عەرەبانە و تێتی بڕۆ ئەسپ عەرەبانەی بێنە ئێستا خۆم پێکەوە دێم لەگەڵتە. خۆی باسەکە ئەڵێ ئەم مامۆستا مەلا ئەحمەد لەگەڵ ما سەرکەوت ڕۆیشین بۆ ئەوێ و دانیشتنی لەگەڵ مامۆستا کرد و پێی وت ئەمە فەقێکی تایبەتە، من پێم خۆشەکە لە لای جەنابت مامۆستا عەبدوڕەحیم دەرس بخوێنێت و دەرسی پێ بڵێ ڕەوانێت چونکە ئەمە مستعیدە و زۆرێ لە کتێبەکانی لەبەرە و زۆرێ لە مەتنەکانی حیفظ کردووە بۆ ئەوەی کە بتوانیت هەم تواناکانی سود لێ وەربگری و هەم دای جەنابیشە کە مامۆستای هەمووانی دەرس بخوێنی. ئەڵێ مامۆستا عەبدوڕەحیم وتی دێ وەڵام من نەمزانیوە ئاوایە، بەڕاستی ئەگەر وابێ بەسەر چاوت و ئەزێتی کێشاویە خوا بەخێری. ئەڵێ دوای دانیشتنێک هاتینەوە ئەوەی عەرەبانەکە ئەسپ عەرەبانەکە هەر لەویا بوو، وتی وەرە بە سەرکەوین بڕۆینەوە. ڕۆنەوە بۆ مزگەوتی مەڵکەندی و لەوێت کەلوپەلەکانی خۆی پێچێتەوە هەر بە هەمان ئەسپ عەرەبانە. جا باوکم بەڕەحمەت بێ فەرموو هەزاران ڕەحمەتی لێبێت پارەی کرێ ئەسپ عەرەبانە و هەموو شتەکانیش و دیارێکیشی یامێک کە خسمە گیرفانم بۆی کە بڕۆم لە شوێنێکی تر دەرسەکەم خوێنم و تەواوی بکەم. دوایی کە چێتە خزمەت مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی دەرسی پێ ئەڵێتەوە فیعلەن هەستەکان بۆغیەتی تایە زیرەکێتی تایە زۆری پێخۆشە. ئەڵێ تۆ یا دوای بەیانی یا دوانی وەڕوانیش مەجای دەرست هەیە بیخوێنیت، بەڵام ئەم هەموو تەلەبانە و فەقیانم هەیە وەرە تۆ دەرسیان پێ بڵێ. هەموو ڕۆژێک 12 دەرس بۆ 16 دەرس مامۆستا مەلا فەتاح لە خزمەت مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی
دەرسی وتۆتەوە بە فەقێکان. ئەو کات زەواجی کردووە تەمەنی چەند؟ نەخێر ئەو کات زەواجی نەکردووە، ئەو کات تەمەنی تۆ حسابکە لە کۆتایی چلەکانە بووە کە چەند ساڵێک لە خزمەت مامۆستا عەبدوڕەحیمە خوێندوێتی، یعنی لە تەمەنی تۆ حسابکە 20 ساڵ 18 ساڵ 20 ساڵ 22 ساڵ هەلەو دەوروبەرانە بووە. زۆر چالاک بووە. من سرم سۆڕەمێنێ ینی 12 دەرسی وتۆتەوە تا 16 دەرس لە خوارەوەکەی 12 محاضرە بووە 12 دەرس بووە کە بە فەقێ وتۆتەوە دەرسی فەقێش. وەک ئەوەی کە مامۆستا عەبدوڕەحیم ئەڵێ سەیری ئەم فەقێ کاڵێ ئەمە هەر بۆ تەدریس دروست بووە. خوا خوڵقاندوێتی بۆەوە خوڵقاوە کە تەدریس بکە ئەم پیاوە. ئیتر دوای مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ دێ سەردانێکی مامۆستا عەبدوڕەحیمەکە کە مامۆستاکان کاتی خۆی ئەو شەیدایی و خۆشەویستی هەبووە لە بینیاندا، دەچێت سەردانێکە کە سەیرەکە مامۆستا مەلا فەتاح لەوێ خەریکی تەدریسە و ئەمانە بانگەکاڵێ ڕێ مامۆستا مەلا فەتاح تۆ ئیجازەت وەرنەگرتووە؟ ئەڵێ نەواڵە. ئەڵێ چۆن تا ئێستا ئیجازە وەرنەگرتووە؟ وەڵی وەرم نەگرتووە من خەریکی تەدریسم ئیجازە قەیچێکە. ئەچێ وەلای مامۆستا عەبدوڕەحیم ئەڵێ مامۆستا عەبدوڕەحیم مامۆستا مەلا فەتاح بەم هەموو علمەوە کە خوێندوێتی بەم هەموو تەدریسەی کەیکا هەموو علمەکانی تەواو کردووە ئیجازە چۆن نەداوتێ؟ ئێتی و مامۆستا عەبدوڕەحیم فەرمووی وەڵا خۆی داوای نەکردووە، ئیتر خەریکی تەدریسەوانەی خۆ هەدەف تەدریسەکەی بۆیە منیش قسەم نەکردووە. یعنی پێی خۆش بووە کە لەو شوێنە ئەو مەدرسەیە ئەوەندە زیندوو کراوەتەوە. تا سەرنجام پێی دەڵێت ئەی مەلا فەتاح بەڕاستی تۆ شایستەی ئەوەی کەیتر بڕۆی شوێنی ئاوادان کەیتەوە، تۆ هیچی لە ئێمە نەما. طبعا لەو کاتەیە باوکم بە ڕەحمەت بێ دایمە وێنەیەکی مامۆستا عەبدوڕەحیمی لەلا بوو، دوعای بۆ دەکرد و دەیفەرموو وەکو باوکێکی ڕاستەقینەوا بوو بۆ من. هەرچی تۆ چونکە ژیانی مەلایەتی دوو بەشە، بەشێکیانی خوێندنی علم و معریفەتە، بەشێکیشیان مامەڵەکردنە لەگەڵ ئەو میلەتە لەگەڵ خەڵکە لە مەسەلەی پرۆسەی هاوسەرگیری لە مەسەلەی پرۆسەی وەڵامدانەوەی پرسیارەکان. یەکێک لەو کەسانی کە زۆر بۆ هۆکاری چاوکرانەوەی مامۆستا مەلا فەتاح مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی بووە، چونکە لەگەڵ خۆیان بردوێتی بۆ ژنمارە بڕین، لەگەڵ خۆیان بردوێتی بۆ مەجلیسی سڵح، لەگەڵ خۆیان بردوێتی هاودەمی بووە، بە شێوازێک پێشنوێژی پێکردووە وتاری پێداوە. یعنی وانەکانی عەمەلی تەطبیقی لە خزمەت مامۆستا عەبدوڕەحیمە خوێندووە، بۆیە هەمیشە لە دوعا لە نوێژەکانیە کە دوعای دەکرد دوعای بۆ مامۆستا عەبدوڕەحیم دەکرد. من بە خزمەت مامۆستا عەبدوڕەحیم نەگەیشتوم، بە زۆرم خۆشەوێ لە سۆنگەی ئەو خۆشەویستەی کە مامۆستا مەلا فەتاحی باوکم دەری ئەبڕی بۆ مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی. ئیتر دیارە لە سەرەتای پەنجاکانە کە گومانەکەم لە 51 و 52 ئاهەنگێکی گەورە دەگێڕێت لەو مزگەوتە و زۆر خەڵک ئامادە ئەبێت. حتا ئەو کەسەی خزمێکی خۆمان لەوێ چاتەیەکە باسیە کرد کە ئەوە 100 چای حازر کردووە و چای تێ کردووە و زۆر بە عەجیبی باسیە کرد کە خەڵکێکی زۆر هەبووە، قڕەباڵغێکی زۆر بووە. مامۆستا مەلا شەمحەمەوی خاڵ بە ڕەحمەت بێ لە ئیجازە نامەکە بەشداری کردووە، مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ لە ئیجازەکە بەشداری کردووە. ئەو کاتە ساڵی دەستپێکی پەنجاکان بووە. حتمما مامۆستای مودەڕیس هەڵی سەنگاندووە و زانیوتی چ کەڵە پیاوێکە و چ هەڵگرێکی زانستە بۆیە ئیدی بێگومان تعاریف خۆشەویستی لە نێوانیاندا هەبووە. حتا لە ساڵی هەشتاکانە یعنی نزیکی 30 ساڵ دوای ئەوە حادیسەیەک ڕوو ئەدا، برایەکەم بوو لە دایرەی کشت و کاڵ بوو، ناوی کەمال بوو، یەکێکی تریش هجومی کردبووە سەر بڵین یەکێک لە ئەندامانی حیزبی بەعسی ئەو کاتە ڕەفیقیان پێدەوت، دوو فیشێکی پێوە نابوو بەڵام بەری نەکەوتە بوو. پێشتر بینی بووی کەسەکەی بینی بوو لە ناو سیارەیەکە ڕۆیشت بوون خۆی ناساند بوو، ئەنجا دوایی کابرا کەزانی بووی ئەمە بەعسیە دوو فیشێکی پێوە نابوو. لەو کاتەیە کەوتوبی کەمالە وتوبیان کێ کەمالە وتێتی لە دایرەی زەراعەم هاتوون براکەی منیان گرتبوو. براکەی من گیرا 25 شەو لە سژن نابوو، یەکسەر گەیاندیانە بەغا. ئیتر باوکم لەو کاتە ئاچێتەوە بۆ بەغا چێتەوە بڵێ مامۆستا عەبدولکەریم مودەڕیس ئەڵێ کوڕەکەم گیراوە بەبێ ئەوەی کە لە مۆزوع ئابوونی هەبوو بێ، حتا ئیتر خەریکەوەی ئەمری ئەعدامی بۆ دەربچێت، چونکە ئەو کاتە خۆتان نەزانن کەسێک کە ڕوبەڕووی بەعسیە بوەستایەتەوە زۆر حکمەکەی خەتەر بوو. بەڵام دواتر داوای کردبووی بابە بۆ ئەم شتاکەن ئەم کەسەی کە لەگەڵ کەسەکەی ترا قسەی کردووە ئەیناسێتەوە با بانگیکەن با بزانێکن ئەوەیە ئەو نییە، دوای کەسێک دەکاڵێ ئەمە ئەو کەسە نییە. جا یەکێک لە هۆکارەکان کە ئەوە بۆ مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کاغەزی بۆ هەر کەسێک نووسی بێ وەکو ڕێز و احترامێ
زابط بوو بێت نەقیب بوو بێ هەر شتێک بوو بێت کاغەزەکەی مامۆسای خزمەت سەر چاوی و ڕێزی لێگرتووە. جا باوکم فەرمووی کە چوومە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم دەڵی زۆری پێخۆش بوو کە منی بینی دواتر نیگەران بوو بە ڕووداوەکە ڕوویداوەتی پشت بەخوای گەورە دڵنیا بە کە ڕۆژی تۆ کوڕەکەت لەگەڵ خۆتا ئابێتەوە کاغەزێک گەنووسێ و بە هاودەمی باوکم ئەبێت. زۆر باوکمی خۆش ویسوە یەخوا هەردووکیان بە ڕەحمەت بن کە ئێستا لە خزمەت پەروەردگارن. دیارە ئەمڕۆ لە یادی وەفاتی مامۆسایەکی بەرزی ئەم وڵاتەیە یەکێک لەو زانا جوانانەی کە لە کوردستانی خۆمانە لە گوندەکانی ئەم کوردستانە ڕۆڵی زۆر گەوریان بینیوە زانایانێک بوون کە توانایەکی زۆر باشی زانستیان هەبوو و خزمەتێکی زۆر گەوریان کردووە بە کۆمەڵگەی کوردی. یەکێک لەو مامۆستا بەڕێزانش مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری خواهیان لێ خۆش بێ کە من لە سەردەمی فەقێتیما لە ساڵی 1985 کۆتایی 85 بیداەتی 86 لە ساڵ لە شاری هەڵەبجە لە سیروان بە خزمەتی شاد بووم و کاتە مامۆستا لەوێ مامۆستا بوو لە سیروان بوو. یەکێک بوو لەو مامۆستانی کە کۆمەڵی فەقی هەبوون و فەقەکانیشی لە خزمەتی هابوون مامۆستا ناودار بوو بە مامۆستایەکی زانە و مامۆسایەکی شارەزا لە فقی ئیسلامی و لە زانستی سەرف بە تایبەتی و زانستی نەحو سەرف و بە سەرفی بە تایبەتی. دیارە ئەم مامۆسایەتە لەو کاتۆ لە خزمەتی شاد بووین دوایدی هاتی نۆ سلێمانی زۆر لە خزمەتی بووم بە حکمی ئەوەی کە مامۆستا پیاوێکی متەواضع پیاوێکی زۆر خاکی بوو کەسێک بوو لەو کەسانی کە چەندە زانا و خوێنەوار بوو بەڵام ئەوەندە بە پێچەوانەکەی کەسێکی خاکی و زۆر سادە بوو و بەردەوام لە خزمەتیان لە هەر سات و کاتێکا شەو و ڕۆژاچووی تا ئیشی پێی وایە مامۆستا کەسێ نەبوو نایەکی هەبێ یا لە بەردەم تا جۆرێ لە کەلیمەیە خوا نەخواسە زوێرت کات بەڵکو هەموو قسەکانی قسەی خۆش و بەردەوام دەمکراوە و زبان بە خەندە و دڵ بە پێکەنین و هەروەها مەسەلەن مەجلیسی گەشاو و قسەی خۆش بوو. ئەگەر لە ماوەیەکی کەمە بە خزمەتی نەگەشتنایە ئەگەر هەفتەیەکە ڕۆژێ نەمبینایە کە ئەمبینی ئێسەرێک بوو ئەوە چییە دیارنی ئەڵێ مەلاژن زۆر سەرقاڵی کردووی ناڵە ببینە یانی ئەکرد بە سوحبەت و خۆشیەک حەستەکرد مامۆستا قسە بۆ بکاکە کاتێ نابینی. ئەم جۆرە پیاوانە کە من لە خزمەتیان نبووم یەکێک لەو شتانی کە بەدیم کرد لە ژتیانە ئەمان مامۆستایانێکی ئاوە لە کوردستانی خۆمانە کە لە حوجرە فەقیرەکانی کوردستانەوە لەبەر چرا و لەبەر تاریکیدا پەروەردە بوون و چەندها دیاودیان کردووە کۆمەڵێ زانای زۆریان بینی بوو لە کۆمەڵە مامۆستای زۆر ئیسفادەیان کردبوو بێ کە لە هەر مامۆستایە کۆمەڵی ئەخلاق و ئەتواریان وەرگرتبوو. ئەمەش لە ناو ناخی خوانە ڕەنگی دابووە بۆیە سێ دەکەی کە لەو شتانەی کە هەیان بوو ئەوە بوو ڕێز بوو لە زانایان بەعام ڕزانانیان زۆر بەلاو بەڕێز بوو و هیچ کاتێ لە خزمەت ئەم مامۆستا بەڕێزانەیە کە ژیان ڕۆژێ ڕۆژان کە دەقێک باس دەکرا قسەیە باس دەکرا فتوای زانایەکی تر باس دەکرا بێئەدەبێک نەبوو بەرامبەریان زۆر سادە و هەروەها زۆر بە شێوازە ئەگەر ڕەتێکیشی هەبوایە لەسەری نەقدی هەبوایە ئەیگوت وەڵڵای پێم وایە ئەم مامۆستا بەڕێزە لێرایە نێ پێکابەیە ئەم ڕەئیە کەوتوێتی بەڕاستی بۆ سەردەمی خۆی لەوانەیە مناسب بوو بێ قەت ڕۆژێ لە ڕۆژان بەرامبەر هیچ زانایەک لە زانەکانی ئیسلامی نە کۆن نە تازە و نە نوێەکان بەرامبەریان زۆرێ لە گوشەیەکی سار و شێکی سووکیان بەرامبەر ناوتن کێکێکە لەو فەزیلەتە جوانانەی لە زانای کووردا بەدیمانە کرد. مامۆستا لە خزمەتیان من لەوانە زەمانێکی زیاتر لە 10 ساڵ بۆ 15 ساڵی زیاتر لە خزمەتیان لە شاری سلێمانیا بووین کە بەشێکیان لەو کاتە مندەڕیز بوون لە مەدرسەکەی حەمەی حاجەڕەشی کە مەدرسەی غەزالی پێوترا زۆربەی بەیانەکان لە خزمەتیا کە من ئەو کاتە کە ژیانی هاوسەرگیریم پێگەنا ڕێکەوەرە بەرامبەر ماڵی مامۆستا فەتاح بووم یعنی ڕێک ماڵەکەمان بەرامبەر بوو ئەو شیوێکمان بین بوو زۆربەی کاتەکان لە خزمەتیا هەم دەڕۆشتین و دەهاتینەوە
هەتا دەگەیشتی لە مەدرسە هەر بە قسەی خۆش و کە داهاتین بە قسەی خۆش و قسەکانیشی زۆربەی مامۆسا لە قسەی نەستەق و قسەی جملەی جوان و نەستەقی بەکارێن ئەگەر قسێکی لەگەڵا بکردیدایە بەدیوە معناکەی تریشی زۆر جاوشێکی بکارە دوو معنە هەڵبگرێ وی تۆ پێ بکەنی یعنی وشەکە خۆی هەر معناکەی تۆ وڵامەکەی تۆ بوو بەڵام وشەکە دوو معنای هەڵەگرت ئێستا خۆ تێگەیشتی مامۆسا معناشی هەرمە بەستە یعنی ئەویست بخاتە پێکەنینەوە مامۆسا ئەوەندەی کە لە خزمەتیا بووم یەکێک لەو شتانەی خاڵانەی کە زۆر زۆر حەزی لێ کرد حەزی لە تەدریسە کرد دەزوتنەوەی بەلاوە زۆر خۆش بوو کە یەکێک بوو لەو شتانەی لەزەتی لێ بینی بۆ یەکە بوون تا بابچین بۆ دەرزوتنەوە لای فەقەکان مامۆسا ئێستانی زۆر دەکەم عیدماندا ئەنا تا ئەسوم تۆ تەخیرم لە بگای حاضر بوو هەر ئامادە بوو خۆجبەکەی دەبەر کردو ئەو بۆ تاخیر بوو ئێستا با بڕێن ئەم جایەکێ لەو شتانەشی بەڕاستی هەبوو بەردەم هێندێ لە خەڵکە لە کاتی فتووا وەرگرتن و پرسیار لێکردنە زۆر سەریح بوو یعنی ئەگەر حاجیەک پرسیاری لێ بکرد شتێک بەدڵی ئەو نەبوایە بیتە مامۆساوانت و ئەوی وڵا تۆ خۆت نەپێکاوە تۆ خۆت غەڵەتەکەی ڕاستەوخۆ یعنی لەو کاتیان نەئاوەسایە ئێستا حەقەتەکەی پێوت هەتا من جارێکیان لەبیرم دێ لە خزمەتی هاشوین بۆ تازیەک لە تازیەکە دانیشتین کۆمەڵی خەڵکی تیا بوو چەند کەسێکیشی تیا بوو لەوانەیە کە پێڵم پیا و ماقوڵ و کاتی خۆی مەسەن بەرپرسایەتێکیان هەبوو یانی جۆرێ لە لایەنێکی کۆمەڵاتی عشاری ناوی کەس نابین لەبەر کەچوینە خزمەت مامۆستا مجموعەی مامۆستا ئەو لەبەر مامۆستاوتی وەڵا خۆڵبان ناتوانم هەڵسم قاچم یەشەوە نازانم چیم هەیە دانیشتین و تازیەکە فاتیحەکەمان خوێند و وڵات دوای ئێمە پیاوێکی تری پیا ماقوڵ هات وەڵا حەسە لەبەری هەستا ڕاست بۆ کابرا کە دانیشتۆ مامۆستا ئاوای کردوتی بۆچی بۆ من قاچێشا بەڵام بۆ ئەم قاچە نایێشا ناتوانانی ئەنە تۆزە لە عرض مەسەن قونت بەرزکەیتەوە یعنی ئێستا خێرا سەراحەتەن لەوێدا پێ ناو تازیەکە پێیوت وەکوڵێن بە قسەیەکی زۆر ئەو کاتە سوعبەتانە پێوت هەتا بوو بە پێکەنیش لە ناو تازیەکە ئێتر ئەگەر دەستێکی بە ئەتیزار بە مامۆساوتی ئەتیزاری ناوێت بەقەدەر ئەم پیاوە هەرەوە بە وەکو چوارسایت ئەو ئاسایتە سەر پێ مەستم پێچی و ڕاستەخۆ بوو لەو شتانەدا سڵی ناکرد ئێستا سەریح و ڕاستەخۆ قسەکانی پێوت بەڕێز مامۆستا مەلا مححمودی ئازادی مامۆستا 4 دانە ساڵی ڕێک بە بەردەوامی لە خزمەتی مامۆستا بخوێنی لە بۆ زانست شەرعی زۆرە حتمما لە خزمەتی مامۆستایە زۆر شت فێر بووی ئەزە بۆیە پێمان باشە بەڕێستان لە خەسڵەت و سفەتەکانی جەنایب مامۆستا بەر لە هەمیان زانستی جەنایی مامۆستا پێم بڵێ ئەوەی کە بە خۆت لێ حاڵی بووی ئاست و پێگەی زانستی جەنایی مامۆستا بە چ ئاستێک بوو لە پێشە بشێ من لە جەنابتان سوپاسگوزارم کە ئەرکومان دووبوتان کێشاوە بۆ ئەوەی کەوا من دەربارەی ژیانی مامۆستا مەلا فتاح لە خزمەتان بم جێگای ڕێز و تەقدیرن لام خوای گەور و میهرەبان مونەتان زۆر کا و لە هەموو بەڵاو متفەتێکی دین لێنا پلان پارێزێت بەڵێ مامۆستا مەلا فتاحی ئاروزار ئەلبەتە کاتێک کە من چوومە خزمەتی من تقریبا لە سەرەتای خوێندن مابوو ئەو کات بەڕێستان لەکوێ بوون لە خزمەتی مامۆستا کاتێکە وەکو قوتابی چوونە خزمەتی بەڵێ ئەو کاتێک کە من لە خزمەتیا بوو مامۆستا لە دەی ئاروزەر بوو بەڵێ ئاروزەر دەیەکە لەو بناری وەلاسە شاباژێر پێ مەشهورە بەڵێ جا مامۆستا مەلا فتاح ینی یەکێک بوو لە مەلا چاکەکانی حتا نەک بڵێن منتیقەکە کوردستان لە هەموو ناحیەکی علمی و زانیاری مامۆستا دەستی هەبوو الحەمدولله ینی جا فەقیشی زۆر بوو وا بوو فەقی لە ئێران و هاتن وڵاسە فەقی ئێرانی لە منتیقەی مەریوان سنە منتیقەی مسەلەم و کریان لەوێ هاتن لە خزم مامۆستا ئایان خوێن ئەمجا ئێمەش کۆمەڵی فەقی بووین لە منتیقەی پێنجوێن چوین بۆ خزمەتی مامۆستا مەلا فتاح جا من ئەو کاتێک کە چوون بۆ خزمەتی عەوامیل و ئانەم خوێندو بوو یعنی سەرەتای خوێندن بوو لە عیلمەکانە هەم مناڵیش بووم لە ساڵی مەسەڵەن 65 و 6 ئانا بوو من دەستم کرد بە نوزەجم خوێن لای لە دوایە ئێزها لە دوایە سەمەدیە لە دوایە ئیستیعارە ئەمجارە وەڵع ئەمجا دوایی دەستمان کرد بە جامی زاوەڕوا سەرەتایەکان بوو ئەوە سەرەتایەکان بوو ئیتر ئێمە من لە خزم مامۆستا فەقێ بووم هەتا گەشتینەتە یعنی سوێتی
ئیتر لە سوێتە ئێمە لەوێ ڕۆشنجا مامۆستا مەلا فەتاح جگە لە عیلم و زانیارەکەی کە هەیبوو پیاوێکی مەسەلەن خاوەن دین و ئاکار شیرین و ئەخلاق بەرز بوو لە هەموو ڕوویەکەوە هەم لەگەڵ خەڵقا مەسەلەن ئەیزانی بزەرانکە هەم لەگەڵ مەسەلەن مەلا لەگەڵ مەلای منتیقەیە لەگەڵ فەقەیە زۆر یعنی هینی باش بوو هەڵف و کەوتی باشە بوو یعنی هەموو مەلای منتیقە و فەقەی منتیقەکانی تریش مامۆستایان خۆشەویست لەبەر ئەو ئەدەب و ئاکار جوانەکە تایە بوو مامۆستا ئەو زەم دەویست پرسیاری ئەو کە مامۆستا بەڕستان ئاشنای ئەون لەبەرەوەی زۆر لەگەڵی تێکەڵ بوون و ماونەتەوە دەکرێت دانە بەدانە ئەو خەسڵەت و سیفەتانێت جەنای مامۆسای کەوە شایانی باسکردبی لێرە لە بۆمانی باسکەی بڵێ وڵە جا مامۆستا وکڵاتم کە پێش هەموو شتێک لە قەزای عیلمەکانە زۆر لە پێش بوو یعنی مەسەلەن قەزایای علمی نەحو علمی سەرف هەروەها وەڵع و ئیستیعارە و ئەمجا ڕبوع عەقاید یعنی مامۆستا لە هەر علمیشانە بدگتایە دەستێ باڵای هەبوو مامۆستا وەکو پێگەی زانستی بۆ پێگەی زانستی مامۆستا پایەیەکی بەرزی هەبوو بەڕاستی ئەمجا مەسەلەن کاتی خۆشی کە ئیجازەی وەرگرت بوو لێرە لای خزمەت مامۆستا مەلاحی پەتخی ئیجازەی علمی وەرگرت بوو یعنی مامۆستاکەی لێ رازی بوو و مامۆستایەتی کە ڕفیقی بوون ئەوان لێ رازی بوون زۆر مامۆستا هەبوون کە من دوایی دۆستایەتم گەڵان پیاکرد لەگەڵ مامۆستا ڕفقە فەقێ بوون باسی ئەدەب و ئاکاری مامۆستایان نەکرد جا مامۆستا مەلا فەتاح لە هەموو علمەکانە دەستێ باڵای هەبوو ئەلبەتە من هەتا نیوێ علمەکان لە خزمەتیا بووم ئێتر دوایی لەوێ ڕۆشتین چون بۆ منتیقەی پێنجۆنەمانەجا مامۆستا مەلا فەتاح دەستێکی باڵای هەبوو لەوەی کە بزانێت چۆن لەگەڵ خەڵقا هەڵسو کەوت کات یعنی مەسەلەن لەگەڵ خەڵکیە دەستێکی باڵای هەبوو و زۆر بە میهرەبان بوو زۆر بە سۆز بوو یعنی لە هەر ڕوویەکەوە بۆی بڕۆی مامۆستا مەلا فەتاح لەو شتا بەرەندە و دەستێ باڵای هەبوو مەسەلەن لە ناحیەی ئەدەبەوە مامۆستا مەلا فەتاح ئەدەب و ئاکاری جوان بوو یعنی لە بابی ئەدەبە یعنی ئەدەب و ئاکارەکانی ئەدەب و ئاکاری پێغەمبەری ئیسلام و عەلەیهی سڵات وەسەلام یعنی هەر شتێک کە تۆ دەربارەی ئەدەب لە حەدیسی پێغەمبەرا بوو بێ لە مامۆستا مەلا فەتاح ڕەنگی دابوو ئەو ئەدەبە ئەو ئەخلاقە جوانە ئەمجارە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سڵ بە شتێکی بەرزی هەبووە لەگەڵ سەحابە و یارانیە ئەمما مامۆستا مەلا فەتاح عینی ئەو ئەدەبەی هەبوو لەگەڵ خەڵقا زۆر بە میهرەبان بوو لەگەڵ خەڵقا زۆر بە سۆز بوو خەڵقی زۆر احترامیان لێگر زۆر ڕێزیان لێگر هەتا لە کاتێک ئەگەر مامۆستا مەلا فەتاح لە ماڵەوە بەهاتایە خەڵک لەو دۆرانە وای هەموو هەڵەستانە سەر پێ ئۆیەسان و تەحیان نەکرد بۆ مامۆستا لەبەرەوە مامۆستا پیاوێکی زۆر یعنی بە میهرەبان و زۆر بە سۆز بوو لە ناو خەڵقیە هەم خەڵقی زۆریان خۆشەویست خەڵقی ئەو دێ و خەڵقی دێکانی تریش ئیتر ئێمە لە خزمەت مامۆستا زۆر بووین ئێمە زۆر ئیستیفادەمان کرد لە ئەدەب و ئەخلاق و ئاکارە جوانەکانی مامۆستا و هەروەها لە خزمەت مامۆستا چەند مامۆستایتر هەبوون لەو دێهاتانەی نزیک ئاروزەر فەقێیان هەبوو یعنی ئەچوون بە دێنییان لەگەڵ فەقەکانە مەسەلەن شەو یعنی مەسەلەن خۆلاسە دانیشتمانە کرد گفتوگۆمانە کرد دەربارەی علم دەربارەی زانیاری هەروەها دەربارەی مامۆستاکەی مامۆستاکانیان خۆلاسە دەربارەی علم و زانیاری خۆلاسە علم و زانیاری ئەوە باس ئەکرا لە بینیانە بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی ڕچەی زانایان لە خزمەت یەکێک لە قوتابیەکانی جەنای مامۆستا دەدوێن جەنای مامۆستا چۆن دەڵێ مامۆستایەکی بۆ خودا سوڵحا و سەرناس جا بۆیە دەمەوێ جەنای مامۆستاکە دکتۆر ئەحمەد شافعینەوە لە هەندێک لە کایەکانی جەنای مامۆستا قسە بکە لەبەرەوەی مامۆستای مەرحوم بە ڕەحمەتی خواکەوێ تەنها مامۆستایەکی ئاینی نەبوو و تەنها مدەڕسیش نەبوو بەڵکو پیاوێکی کاریگەر بوو جا بۆیە دەمانەوێت لە خزمەتی جەنای مامۆستا ڕووەکانی تری جەنای مامۆستا لە پێگە و لە خزمەتکردن لە بۆمانی باسکە
دکتۆر جیان سلامی خوای گەورەت لەسەر بێ. سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و زێدە خۆشەویست. ئەگەر بین لە جەنابی دکتۆر پرسین مامۆستای بەڕێستان مامۆستای مەرحوم لە بۆ ئێمەمان پێناسە بکەین بەڕێستان چۆن تیشک دەخەنە سەر ژیان و کەسایەتی جەنابی مامۆستا. سوپاس بۆ ئێوەی بەڕێز دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی پەیام کە ئەم هەنگاوە جوانە کە زیندووکردنەوەی ژیانی ئەو پیاوە گەورانەیە جێگەی دەستخۆشی و دوعای خێر لە خوای گەورە بۆ بەڕێستان و هەم بۆ بەردەوامبوونی تەلەڤیزیۆنی پەیام ئینشاءڵڵا. بەندە یەکێک لەو مامۆستایانەی کە هەتا لە ژیانا بم خۆم بە قەرزاریان نەزانم کە لە زانست و لە ئەدەب و لە خوڕەوشت و بەهاکانی سوودمەند بووم جەنابی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەرە. مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر یەکێکە لە سومبولە جوانەکانی مەلای کورد. ئەتوانم بڵێم مەلایەتی بە مامۆستا مەلا فەتاح و ئەمسالی ئەو مەلایەتی جوان بووە. مامۆستا مەلا فەتاح ئەو زاتە بوو کە زیاتر لە نیو سەدە زیاتر لە 50 ساڵ بێ وچان بێ وەستان بێ پچڕاندن مامۆستا خزمەتی بەدین خزمەتی بە زانستە شەرعیەکان خزمەتی بە حوجرە و فەقێ و لە خزمەتی سەحوەی ئیسلامی و ڕابوونی ئیسلامیا بوو. مامۆستا مەلا فەتاح یەکێکە لەو مامۆستا کەمی وێنانەی کە لە حەفتاکانی سەدەی پێشوو هەشتاکانی سەدەی پێشوو نەوەدەکانی سەدەی پێشوو توانی خزمەتێکی جوان بە ئاینی پیرۆزی ئیسلام بکات. ئێمە کاتێکە ئەمانەوێت لەسەر مامۆستا مەلا فەتاح قسە بکەین ئەبێ لە چەند گۆشەندیگایەکەوە لەسەر مامۆستا قسە بکرێ. مامۆستا وەکو مەلایەک، مامۆستا وەکو مدەڕیسێک وەکو زانایەک، مامۆستا وەکو موفتیەک، مامۆستا وەکو کەسێکی عاریف و خواناس، مامۆستا وەکو کەسێکی کۆمەڵایەتی، مامۆستا وەکو کەسێک نزیک لە ڕابوونی ئیسلامی. جەنابی مامۆستا کاتی کە ئیجازە لە خزمەتی مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخیا وەرەگرێت دەگەڕێتەوە بۆ زێدی باو باپیرانی بۆ گوندی بناویان لەوێوە سەرەتای دەستپێکی مەلایەتی مامۆستا مەلا فەتاح لەوێوە دەست پێ ئەکات. ماوەیەکی کەم لە بناویان دەمێنێتەوە. دواتر لە 59 دێتە گوندی ئاروزەر کە ئاروزەر لەو زەمانەدا یەکێک بووە لە گوندە گەورەکانی سەر بە شارباژێر سەر بە بەرزنجە بوو. ئەو کاتە ئێستا سەر بە پێنجوێنە، ئەو کاتە سەر بە شەهربازار سەر بە شارباژێر بوو ئەو زەمانە. لەوێ بۆ ماوەی 20 ساڵی ڕەبەق مامۆستا مەلا فەتاح لە گوندی ئاروزەرە مەلایەتیەکە. لە دوای ڕاگۆستنی گوندەکان لەلایەن ڕژێمی بەعسی ئەو کاتەوە مامۆستا ناچار ئەکرێ لەگەڵ خەڵکی ئاروزەرە دێتە شاری سیروان لای هەڵبجەی شەهید. مامۆستا ئەو کاتە لە سلەیمانی جێگە و ڕێگەی خۆی هەبووە، بەڵام هەرگیز پێی خۆش نەبووە لە خەڵکەکە جیا ببێتەوە. بۆیە لەگەڵ خەڵکەکە هاتۆتە سیروان
لە یەکێک لە مزگەوتەکانی سیروانیش چەندین ساڵ لەوێ مامۆستا ئیمام بووە. دواتر کە وردە وردە باور و دۆخ جێگیر ئەبێ 6 ساڵێک لە سیروانە ئەمێنێتەوە، تەشریفی دێتە سلەیمانی لە مزگەوتی ئەو حاجی ئەحمەدی پێنجوێنی کە مزگەوتی چاڵەکەی پێ ئەڵێن دەبێتە ئیمام تا خانەنشین ئەبێ و تا وەفا دەکا. ئەمە وەکو بڵێ جەنابی مامۆستا مەلا فەتاح ئالەم شوێنانەدا مەلایەتی کردووە، توانیوێتی جوانترین نمونەی مەلایەکی کورد بێ کە خزمەت بەکاری مەلایەتی، خزمەت بە مسلمانان، ئیرشادی مسلمانان، ڕێنمونی مسلمانان بکات. ئەمە وەکو کاری مەلایەتی مامۆستا. ڕێزار جەنابی مامۆستا مەلا ئاری ئەفەندی بەڕێزشانێکێکە لە قوتابیەکانی جەنابی مامۆستا کە مشتەڕە ببەوەی کە لە خزمەتی مامۆستای مەرحومە خوێندوێتی. مامۆستای بەڕێز پێم بڵێ مامۆستا پێناسەی لە زبانی جەنابتانەوە بۆی کە لە خزمەتی بوون چۆن مامۆستایەک بوون. پێشەکی بە خەراتنتانەکەم دەستخۆشیتان لێکم بۆ ژیانەوەی ئەو کەلەپورە جوانە کە ژیان و بەرهەم و کۆشش و کردەی مامۆستایانی کوردەواری خۆمانن. جەنابی مامۆستا مەلا فەتاح من هەمیشە بڵێن کە هەر لە بیدایەتی فەقێتی و لەم شارە فەقێ بووم هەر ناسیومە، بەڵام وەکو ئەوەی کە بیناسم لە پێت لە نزیکەوە بچمە خزمەتی لە نیهایەتی هەشتاکانە 2 ساڵی ئەخیری پێش 90 ئالەوێ بیرمێت چونکە من تا مۆزوعی هەڵەبجە ئەوانش لە هەڵەبجە بووم بیرمێت ئێمە لەگەڵ مامۆستایەکی ترا چوینە خزمەتی لە مزگەوتی حاجی ئەحمەدی پێنجوێنی مزگەوتێکە لە مەحەلەی ئازادی لەوێ ئەو کاتەوە ئازام تازەش هاتبوو چەند ساڵێک بوو هاتبوو ئەو مزگەوتە چوینە خزمەتی دەرسمان کرد بە دەرس خوێندن. مامۆستا ئەگەر وەکو عیلمەڵێی وەکو عیلم عالم بوو، وارد بوو بە ئیسلاحی ئەو دی و زۆر شارەزا بوو، زۆر متەواضع بوو، زۆر مدەڕیز بوو و زۆریش دڵسۆز بوو. یعنی دڵسۆزی من لە ئێران و عێراق خوێندومە، لای زۆر مامۆستا خوێندومە، کۆمەڵی مامۆستام هەبوون ئەگەر لەسەر دەرزەکە ئەوەستای تێنەگەشتایە ناڕۆی دووبارەیە کردەوە جارێک و دووار نووسیان تێگەشتی مامۆستا مەلا فەتاح یەکێکی بوو لەوانە کە بە سوعبەتێکیش قسەیەکی پێوتی بە سوعبەتەوە بە پێکەنینەوە ئیتر حاڵەتی نەفسیەکە دوا بۆ دروست دەبوو باشتر لە دەرسەکە تێگەشتی. و مامۆستا مەلا فەتاح دەرەجاتی عالی بێ لە تەدریسا شەو و ڕۆژ و لێل و نەهار و مزگەوت و حجرە و ئەمانەی نەبوو لە هەشت کوێ وایە ئادێ کتێبەکە بێنە و دانیشە. ئێمە لەگەڵ مامۆستایەکە ئیتفاقمان کرد ئەچوینە خزمەتی دەرسمان لا خوێن. مامۆستا مەلا فەتاح هەم مامۆستا بوو لەگەڵ فەقێیە، هەم هاوڕێژ بوو، هەم پیاوێکی خۆش مەشرە بوو، سوعبەتچی و سەخی و بە معنای کەلیمە هەموو سیفەتەکانی. لە هەمووش گرنگتر لە هەمووشی جوانتر مامۆستا مەوقیف و هەڵوێستی چ لەوەی کە یەک زەڕە لە عەقیدە و بیرروباوەڕی خۆی دانەبەزی لە هەموو ژیانی کوردستانی خۆمان لەو سەردەمەوە کە هێناومان هەمومان ئەوانەی کە تەمەێکمانی بیرمان نییە هەوراز و نشێوی ئەم کوردستانە بوون و نەبوون و قەرزاری و گرانی و نازانم چی و ئەم مامۆستا بەڕێزە یەک زەڕە تەنەزولی لە عەقیدە و بیرروباوەڕی خۆی ئەگەر ترس یان سانسۆر یاخۆت نەخێر غیرەتیە بۆ ئێستا بۆت ئیشارە پێکەم ئەم مامۆستایە لە ڕووی عەقیدەوە یەک زەڕە نەنەخشە دانەبەزی تەنەزولی بۆ هیچ حیزبێک نەکرد، تەنەزولی بۆ هیچ کەسێک نەکرد، نانی مەردانی خۆی ئەخوارد. ئەمەیە کە من ئەمەوێ بڵێم ڕۆژێکیان لەگەڵ ئەو مامۆستای دەرزمان لا خوێن ئیتفاقمان کردوتم بە وا بکەین ڕۆژە ناڕۆژ ڕۆژێ تۆ بێ ڕۆژێ من بێم، چونکە ئەو کاتە قوات خاسە و تەواوی بەم شارەیە ئەسوڕایەوە بەجادە کۆڵانی ئەم شارەیە کوردەکان بە تایبەتی زیاتر ترسمان لە کوردەکان بوو. ئەوە کێی پێڵێن و ئەوە کێی پێڵێن و با ناویان نهێنێ ئەمە مەفرەزیان هەبوو ئەگەڕان. وتم با وا بکەین لە خزمەت مامۆستایە ئێمە چوون بۆ مزگەوتەکە دەرزمان لا خوێن کتێبەکەمان نەخشە جێر بن باڵمانەوە وەکو تریاک مەمنوع بوو، فەقێ مەمنوع بوو، کتێبی شەرعی مەمنوع بوو ئەملا مەلا. ڕۆژێکی تر من بە شەرمەوە وەتنینەوە عەرزم کرد مامۆستا لەگەڵ مامۆستا فڵان کەسە ئیتر ڕۆژێ ئەویە و ڕۆژێ منیە. وتی بۆ
وتم والله مامۆستا ئێستا ئەوە دەبێ حەزەکەین لە حەزەرکەین مەفرەزی قۆت خاصە و تەواری و ئەمانە هەمووی من جادە و کۆڵانانەیە ئەسوڕێتەوە من ئەو ئەزمونە تاڵم هەبووە لە خوێندا لای ئەویش و لای مامۆستا عەبدوڵای چوارتاش لە برایان پاشاوە بە پێ چوومە مزگەوتی ئەوبەکر سیدیق تا ڕۆشن دەجار لام کردێتەوە زانم قۆت خاصە لە دواوە نییە مەفرەزە نییە مەسەلەحە نییە ئەوتم مامۆستا قەرارە لەگەڵ مامۆستا عومەرە ڕۆژێ ئەو ڕۆژێ من بێم وتی بۆ وتم وەڵای مامۆستا هەراوال زیاتریش لەبەر جەنابەت و ئەم لاولاو بە زۆر دیار نەبین و ئێمەش فەقین و ڕیشێکمان هەیە و جامانەیەکمان پێوەیە و تەواوی مەواری لەم ناوە ئاسوڕێتەوە تر بە سوعبەت و کوتی گەوجە گەوج کتێبەکە بێنە بۆ نەبێتەوە بۆچی بێتەوە کولن گەوجە گەوج کتێبەکە بێنە دەرزەکە بخوێنین ئیتر ئەوە موقیفی مامۆستا بوو یعنی لە غیرەتە لەوەی کە تەنەزولی نەکرد لە بابی عەقیدەیە لە بابی غیرەتە لە بابی لە هەموو بابەکانە مامۆستا مەلا عەبدولفەتاح ڕەزای خوای لێ بێ خوای گەورە دەرەجاتی عالیکە ئەمەندە خۆشەویست بوو پێڵێن مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر لە حاڵێکە خەڵکی ئاروزەر ژینگە بە ئەسڵ خەڵکی شوێنێکی ترێ ئەمەندە ئەو خەڵکە خۆشیان ویستووە ئەوەندەش ماوەتەوە لەوێ لە خۆشەویستیە یعنی بۆ بە مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر نازانی تۆ ئەم مامۆستایانە هەتا نەڕۆن قەدریان نازانی تا نەڕۆن نازانی چ خەسارەتێکت کردووە ئێمە ئەچوینە خزمەتی کتێبی فقهمان لا ئەخوێن من خەیری سقویتیم لا ئەخوێن ئەو مامۆستای کتێبی فقهی لا ئەخوێن مامۆستا زۆر یعنی کە لەگەڵ یا ئەبووی وەکو عەرزم کردی هەم وەکو مامۆستایەک هاتە بەرچاوت هەم وەکو هاوڕێیەک هەم وەکو کەسێکی خۆش مەشرەب و سوحبەتچی و زۆر حەریز لەسەر ئەوەی کە چی پێت بڵێ یعنی جاری وا بە سوحبەتەوەی قسەیەکی پێوتی تێگەشتی تێ نەگەشتی بۆی دووبارە ئەکردیتەوە مامۆستا لە دوای نەوەدیش بە دواوە من بیرم بێت یەکەم لیژنەی فتواکە لە سلێمانیە دامەزرا مامۆستا مەلا عەبدولفەتاح ئەندامی لیژنەی فتواکە بوو وەکو عەمودێکی فەقەری چونکە مامۆستاکان زۆر بوون هەندێکیان ڕەنگە هەر وەکو ئیحترامێک لە لیژنەکە بوون وەکو زۆری بەڵام مامۆستا وەکو عەمودی فەقەری وابوو لەگەڵ مەجموعەیە مامۆستای تر کە ئێستاش لە سلێمانیە ئەو مامۆستایانی کە دیارن ڕەمزن بۆ عیلم و ئەدەب و سڵح و سەلاح و ئەوەی کە فەقیان پێگەیان و هەمیشە حوجریان بۆ هەمیشە مەدرسەیان بۆ دەستنیاکانی مامۆستا مەلا عەبدولفەتاح مامۆستا ئەحمەدی شافعی مامۆستا مەلا مەحموودی ئازادی ئەمانە کە ئێستا لە سلێمانیە چەند مامۆستایەکی تر کە ڕەمزن هەم بۆ عیلم هەم بۆ سڵح و سەلاحی ناو میلاد هەم بۆ ئەوەی کە هەمیشە بە درێژایی تەمەنیان حوجریان بۆ مەدرسەیان بۆ سەدەقە جاریەکەی جەنابی مامۆستا عەبدولفەتاح بووە. خۆشەویستانی بەرنامەی ڕچەی زانایان مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری 87 دانە ساڵ تەمەنی بوو 50 ئەوەندە ساڵە لە خزمەتی تەدریس و وتنەوەی زانستە شەرعیەکان بوو زیاتر لە 50 قوتابی لە خزمەتی زانای مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرت ئەو مامۆستایان ڕاستە لە هەموو زانستەکانی شەرعی عیملاق و باڵا بوو بەڵام هەر ئەوەنە لە سەحوەی ئیسلامیە دەور و ڕۆڵ و کاریگەریش زۆر باش و چاڵاکانی هەبوو مامۆستا لە لیژنەی فتوای مامۆستایەکی چالاک بوو مامۆستا پێشەنگ و پێشەوا بوو لە بواری کۆمەڵایەتی و چارەسەری کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان جا بۆیە ئێمە لە بەرنامەکە نەمانتوانی حەقی تەواوی ئەو کەڵە پیاوە بدەین جا بۆیە بەڵێنتان پێدەدەین و لە چاوەڕوانی دەتان هێلینەوە خودایار بێ لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی سیڕە و پلە و پێگە و پایە و خزمەتی جەنای مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری لە خزمەتی ئەوەی خۆشەویستە بەردەوام بین تاوکات بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ